بینرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد تایی ئارمانم بۆ لەگەڵ بەرنامەیەکی زیندوو لەگەڵتانم داوا لێبوردنەکەم کە 5 دقیقە تاخیرمان بوو بەهۆی مشکلاتی فەنیەوە لە بەرنامەی ئەمڕۆیە وتوێژێکمە لەگەڵ ئەندامانی کورتی کوردستان هاوڕێیان عەبدوڵڵا دارابی ئەبووی شەریفزادە ئیسماعیلی وەیسی و هەروەها ئیبراهیمی باتمانی یا ئیبراهیم کێروانە سەبارەت بە گاڵتەجاری هەڵبژاردنەکان لە کوردستان و مەسەلەی شۆڕەهای ئیسلامی کە ئەیانەوێ هەڵی بژێرن هاوکات لەگەڵ سەرۆکۆماری لە ئێران. پێشەکی پێم خۆشە مەرگی هاوڕێ مستەفا قادری یەکێک لە کۆمۆنیستە بەرجەستەکان و یەکێک لە کرێکارانی کۆمۆنیست کە لە ماوەی زیاد لە 42 ساڵ خەباتی کۆمۆنیستی کردووە سەرخۆشی بکەم لە دادەفاتم هاوسەری و هەروەها منداڵەکانی و لە هەموو دۆستان و لایەنگرانی حزبی حکمەتیز و کەسانێک کە لە نزیکەوە هاوڕێ مستەفا قادریان ناسیوە لە ماوەی ئەم 42 ساڵەیە ڕوخسارێکی خۆشەویست هەڵسوڕاوێکی سیاسی و فعالێکی کۆمۆنیست کە 10 ساڵ پێش مەرگایەتی کرد و پاشان لە خارجی کشوەریش هەروەها بە فعالیەتی خۆی درێژەیدا بۆ دیش بە نظامی نابەرابەری سەرمایەداری تالاکانە وەستایەوە و لە زۆربەی سمینار و کۆنگرە و تەظاهراتەکانی دەرەوەی وڵات بەشداری کرد دیش بە جمهوری ئیسلامی. بەم پێشەشیە دەست پێکەین بە بەرنامەکەمان. هاوڕێیان بەخێر بێن بۆ ئەم بەرنامە و سوپاسان دەکەم بەژاریتان کرد لەم وتوێژەدا. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستان. سپاس بۆ تۆ سڵاو بۆ بینەرانی عەزیز و خۆشەویست. ئێستا لە هاوڕێ عەبدوڵڵای دارابیەوە دەست پێکەین سەبارەت بە ئەم گاڵتەجاریە ئێوە چۆنی لێناوەبن و بۆچی پێتان وایە ئەمە گاڵتەجاریە و نابێ خەڵکی کوردستان لەم یاریە بەشداری بکات. فەرموو. ڕاستە ناوێ شورای پێوەی بەڵام تەواوی مەسەلەکە لەسەر سەرنەبوونی جمهوری ئیسلامیە ئەوەی کە ئەمڕۆ بە ئاشکرا و بە عەلەنی وەکو ئەکسرەتی کۆمەلگای ئێران هاتوونەتە مەیدان و ئەڵێن ڕێی بە هیچ مەسئولێکی ڕژیم بۆ سەدارەت و هەدارەت و دەوڵەتداری لە ئێران نادەین مانای سەرنەبوونی جمهوری ئیسلامیە چون شعاری ئەسڵی خەڵک ئەوەیە کە ئەم ڕژیمە بڕوە ئەوەی کە خەڵقیان ناوەتە سەری باشترین چیشترین و ئەساسیترین خاڵێکە کە 42 ساڵە خەڵکی ئێران و خەڵکی مەنتەقەی خەوەرمێنە بە دەستمەوە گیری کردووە ئەویش ناوی جمهوری ئیسلامیە کە بە وەسیلەی ناسیۆنالیستەکانی ئێران هەر لە جبهەی ملیۆ و هەر لە تودەیەکان و چریک فدایی ئەکسەریەت بە ئیزافەی حمایەتی بێدرێکی ئەوروپا و ئەمریکا ئەم وەیشومەیانە هێنا و بەلاخەرە تەپانیان بەسەر خەڵکا و لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ 42 ساڵ تێپەڕ ئەبێ غێر کوشتن و برین و فەساد و دزی و بە قەحقەراچوونی خەڵک و عەدامکردنی 100,000 نەفەر خەڵک دیگە لە شەڕی ئێران و عێراق بەدەست ئەم جەلادانە هیچ شتێکی دیگە ڕووی نەداوە هیچ شتێکی دیکەیان نەکردو بۆ خەڵک بۆیە بۆچی وایە ئەساسەکەی ئەوەیە کە ئەم ڕژیمە ڕژیمێکە کە نەتەنیا خەڵک انتخابی نەکردووە خەڵک نەی پێوتووە بەڵام دایان سەپانوە بم خەڵکە ئەرزش مەسرفی ئەم ڕژیمە بۆ حاکمانی دەوڵەتانی زلهێز لە سەطحی مەنتەقا یەک شت بووە فەقەت لەم 42 ساڵەوە ئیسش هەر ئەم شتە یەکێک لە خاڵ ئەساسیەکانە بۆ خەڵکی سەتاسەری ئێران ئەویش ئەوەیە کە دەستورێکی سیاسیان پێدا ئەوی بریتی بوو لە سەرکوت هەموو ئەو خەڵکانە ئەو ئازادی خوازانە و کرێکارانەی کە ڕژیمیشیان بخات ئەمە ئەو مەئموریەتە بوو کە لەلایەن دووەمی ئەوروپا و ئەمریکا کە حیمایەتیان کرد لە خومەینی جەلاد و بردیان بەنەخەرە لە فەڕەنسەوە ڕەوانەی ئێرانیان کرد و فرۆشتیان بە خەڵکی ئێران ئەمە بوو کە تۆ تا هەوژێگە پێتەکرێ ئەتوانی ئەمانە کە ژینی پاشایەتیان ڕووخان تۆ لیاندا و قەلع و قەمیان کۆبیان کوژە لە حەق جمهوری ئیسلامی لەم چوارچێوە گەورەترین مەئموریەتی خۆی جێبەجێ کردووە و زیاتر لە 100,000 کەسی لە ماوەی 42 ساڵی ڕابردووە ئەعدام کردووە کوشتوێتی بە ئەناوین و بە شێوەگە جۆراجۆر برەخەن لە بینی بردوون جا لەمە لەبار ئابووریە وڵاتەکەی وێران کردووە ئێرانێک کە ناوی ئێران بێت تەواوی سەروەتەکەی بردووە و لە سەطحی مەنتەقا پاشی کرد بەناو ترۆریستەکانەوە
چون خۆی دایکی تروریزمی سیاسیە لە سەرحی منطقە و بە تحکیمی سەدارەتی ئەم ڕژیمە کە ناوی جمهوری ئیسلامی لە ئێران بالآخرات تروریزمی سیاسی لە سەرحی منطقە بژاوەسۆ سەروەت و سامانی خەڵک مەصرفی ئەوانەکە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە وەرەقەی سپیشۆ قبول ناکە کاری پێ بکە کاریشی پێکە بالاخره دوای چەندین مانگ حتا چەندین ساڵ بە بەشێکیان پارەکەی داوە و ئەیدا ئەمە ئەو ڕۆژەسە کە خەڵکی ئێران لە بچووک تا گەورە شەڕیان کردووە لەگەڵ ئەم ڕژیمە لە ئەبعادی گەورە و بچووکە شەڕیان لەگەڵ ئەم ڕژیمە کردن ماوەی چەند ساڵە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە خەڵکی ئێرانە لە ڕژیمە ناوێت انتخاباتی ناوێت نمایەندەم ناوێت شورا بێ شورا جمهوری ئیسلامی ئەبێ بڕوات مەسەلەیەوە نییە کە ئەمڕۆ انتخابات ئەکریان ناکرێت ئەمە هەم جمهوری ئیسلامی ئەزانێت و هەم کولی خەڵکی ئێران ئەمە ئەزانن ئەم خاڵە گرێهیترین ئەساسیترین و جدیترین خاڵە کە بریتێ لە ڕوخان و سەرنگونی جمهوری ئیسلامی ئەگەر خەڵک ئەڵێن بە ئاشکرا حەی و حاضر لەبەرچاو 8 ملیارد ئینسان فرێم عەرزا لە تریبونی ئازادی ڕۆژانەی خۆیانە هاوارەکەن ئەم ڕژیمەمان ناوێت مەرگونەمان بۆ ئەم ڕژیمە ئێمە ڕێناین بە ڕژیمماناکەی زۆر ڕۆشنە ئەم پەیامێکە کولی ئینسانی ئازادیخوا کولی تەبەقەی کارگر لە سەطحی دنیا ئەم پەیامەی وەرگردووە بە پێچەوانش نظامی سەرمایەداری و خۆشیان وەریان گرتووە بۆیە ئیسە ڕژیم خۆشی ئەزانێ بەڵام ئەم ڕژیمە و ڕژیمەیەکە چون ڕەسالەتی سیاسی و اجتماعی و کۆمەڵایەتی لەلایەن خەڵکۆ دیاری نەکراوە پشتوانەی ئەسڵی سیاسەتەکەی ترۆرە ئابە ئیسەی بە ترۆرە ئابگەرێکی بەقای خۆی باتە پێشوو ئەمە ئەو شتەیە کە خەڵک بەباشی ئەزان وەگەر نە کارنامەی ئەم بە هەمووی سفرە لە عەرسەی اقتصادا لە عەرسەی فەرهەنگیا لە عەرسەی اجتماعیا لە عەرسەی کۆمەڵایەتی لە هەموو عەرسەیەکە بە تەرۆر بە کوشتن بە عەدامکردن بە زیندانکردن بە فەسادی سەراسەری لە سەطحی ئێرانە بە هەموو چەپاوەڕ و غارەتی هەموو سەروەتەکە ئەمانە جز و کارنامەی ئەم ڕژیمەن بۆیە خەڵکە نایەوێت ئیسا لە کوردستانی ئێرانە بە جێگەی ئەوە کە فەرموو بە جێگەی بنێری نمایەندەگانی جمهوری ئیسلامی ئەوە حەو کەسە بۆ ڕیاسە جمهوری هەموو بنێرەکانی هەندێک ئەو کەسانن کە بۆ شوراکان دیاری کردوون زیاتر لە 1000 کەسی لە کوردستان دیاری کردووە ئێمە لێرەوە بە خەڵک دەڵێن ئەمڕۆ 42 ساڵە تەمەنی ڕژیم تێپەڕەکە خەڵک بەباشی ئەم شتە بەمە گەیشتووە بەم قەناعەتە گەیشتووە کە ڕژیمە بێ بڕوا هەر کەسێ ئەمڕۆ بە هەر ناوێت و بە هەر ئەعتبارێک و بە هەر بەهانەیەک و بە هەر شێوەیەکە بۆ خۆی دایناوە بەشداریکە و بە عنوان نوێنن و ڕمایەندە داواکە لە خەڵک لەگەڵ ڕژیمە شەریک کرد ئەگەر شەریکە جرمی سیاسیش نەبێ لا ئەقەل لەباری مەنافعی شەخسی و بەرژەوەندی خانەوادەگی و فەردیۆ لەگەڵ جمهوری ئیسلامی شەریکە و بۆ بەقای ڕژیم هەوڵەدا بۆیە خەڵکی ئێران خەڵکی کوردستان دەبێ هەر لەیسەوە کە هەفتەیەکی ماوە تەواوی ئەو بنێرانە بسووتێنن تەواوی ئەوە قدام و تەلاشە کە لە کوردستانە بەناو شوراوە ئەیکەن و زیاتر لە 1000 کەسیان بۆ دیاری کردووە ئەنا هەر کەسە دەستی بەردەکەوت جمهوری ئیسلامی قبوڵی کردووە ئەبێ لێرە جوابێکی محکەمیان پێبەنن تەواوی بنێرەکانیان بسووتێنن کارێکیان پێکەن پەشیمانیان کەنەوە لەمە پەشیمانیشیان نەکەنەوە بەخەلە بەرەبەریان ڕاوێستن بڵێن جمهوری ئیسلامی بێ جمهوری ئیسلامی انتخابات بێ انتخابات هاوڕێ عەبدوڵڵا دێنەوە بۆ لات بۆ باسێکی زیاتر لەسەر چی بکەین یارمەتیت هاوڕێ ئیبراهیمی شێروانە ئێوە نظرتان چییە کولەن لە مەوردیەوەی کە لە کوردستانە حاڵەتێکی خزمێنێ هەیە بۆ ئینتخابی شۆڕاکان و بەعزێ ئەکەونە ڕوودەربایەتیەوە پێیان وایە ئەمە ئەرکێکە یا لەبەر دۆستایەتیە پارتیبازیە چییە خەڵک بەشداریەکەن لەم گاڵتە جاڕیە ئایا پێویستەکە ئەم ملاحەزە پوچانە لەنظەر بگیرە یان ئەبێ ڕێگا چارەیەکیکە بگەنە پێش فەرموو برای گشتی سلام گەینم و بینندگانەوە ئێوەش بە نەزەر من بەسەرێ قەوم و قەومکاری نییە مەسەلەی سەر زندگی و سەرنوشت نیامەکانە ئەوەی کە ئیژن گاڵتەجاری لە گاڵتەجاری حیچێ ڕەدووە بە نەزەر من خەریکە بە شعور ئینسانەکان لە جامعەی کوردستان سوسپادیەکە تەوهینە بە شعورە و بنیامەیدا
منە پرسم بە ئەو باشان جمهوری ئیسلامی یا بەو کەسەی لەوای من خۆیان کاندیدیا خۆیانیان کاندید کردووە لە سێنزە بار ئەم خەڵکیانە بە فێڵ و بە کەڵک و بە وەعدە و وەعید پوچ بردە پای انتخابات سوالەکە مەسا چای کرد لەم سێنزە 12 انتخابات گذەشتە چ دەستاوەردێکی بۆ مردم بووە چ تەغییری کردووە تا ئیمڕۆ ئەم انتخابات دەورەی سێنزەهەمیان تەغییر کات ئایا جمهوری ئیسلامی واقعاً لە سەرکوبێ کەم یەکاتەوە ئایا قرارە ئیعدام نەمێنێ ئایا قرارە بێکاری که مشکلێک واقعی ئیمڕوو دەم درگای تەک ئەو مردمیە گردیە گەر قرارە تەواو بێ ئایا سەنگسار و ئەسیدپاشی قرارە تەواو بێ ئایا قرارە ژن وەک ئینسان وەک بەشەری حەساویەکەن یا لە هەر نسبی پیا حەساویەکەن قرارە زندانەکان زندان نەمێنێ قرارە ئەحزاب سیاسی ئازاد بێت قرارە بیر و بڕوا و دەست بە قەڵەم بردن و نازانم هەر جۆرەی بەشەرەکان فکرەکاتەوە ئەمانە ئازاد بێت هیچ خەوەری لەمانە نییە و هەزار نمونەی دێت و هەزار نمونەی تر هەست جمهوری ئیسلامی یەکێک لەمانە باس ناکە ئەخر مردوی کە چێ پای انتخابات بزانێ بۆ چێچم حقوق شەروەندی چەست چەند نسیبمەوەی مەگەر چەند نسیبم و ئەم 42 ساڵە جیا لە نائەمنی و گرتن و زندان و فەقر و فەلاکەت و مناڵم معتاد بووە کەلیشکم ناتوانێت شوکا کوڕم ناتوانێت زواج بێنێ هەزار مشکلات بەس پۆڵترم دانشگاکانم نییە و دەها مەسائلێکی ئەم جمهوریسیان بۆ خەڵکە تەحمیلی کردیە ئەمانە گشتی بووە چم بوو چا سوالەکە وەسە کە ئەمە قەوم و قەومکاری و نازانم خزممانە هەڵ ناگرێت ئەو کەسەی لێ وە قەوکارە ئەچێت واقعاً فکرکەنەوە بە ئەنسانەکان فکرکەنەوە بە زندگی ئەم مردمە فکرکەنەوە بە گەرانی سەد بەرابەر بووە فکرکەنە بەو فەلاکەتە وای ئیمڕۆ تەحمیل بوو بە مردم باوەڕ کە مردم واقعاً خەریکی تەڵەفەوە بحران بێئاوی گەرانی گرتن نازانم ترس وەحشەت هەموو شتێکی ئەمە خواحەقە و مردمە نییە جمهوری ئیسلامی خەریکەوە لەسەر ئەو مردمە ئەی کاتوەمانە کاران بێژێ ئەرێ بن خەو من با بچم با ڕێی پێ بم ڕێی بە چا ڕێی بە جمهوری ئیسلامی 42 ساڵە جنایەتەکە 42 ساڵە پۆڵە بەرە کوژێ 42 ساڵە بنیامەکەی دەربەدەر کردووە 42 ساڵە خەریکە ژن بە نسبی پیازانێ 42 ساڵە تەجاوز شەرعی بە کەلیشکی 12 ساڵ و 11 ساڵەیە کرد بەناو قانونیان ڕێگەی موانێکەوە دەیمایە مردم هاتن 98 هاتنە خیابانیان برسیمانە ئێحترازیان کرد ئێحتراز وەجیایەوە جوایان باتە و 1500 نەفرێدیان کوشت ئێحترازیان بۆ لەسەر بنزین 3 بەرابەر گەران بووە کوشتیانیان ئەوە هەواپەیمای ئوکراینی 176 نەفەریان کرد جوا و کەستانە و هەزاران قەور هەنووز خانەوادەکان نادن قەورەم ئەزیزانیان نا لە کوێنە جمهوری ئیسلامی لەوە پەروەندەی ڕەشترە و لەوە جنایەتی فرەترێکی کەسێ بێ بەبار عاتفیە بۆی بچێت مەسەلەی عاتفی و قەومی نییە مەسەلەی سەرنوشت زندگیە مردم زندگی مردم حرمەت و کەرامەت ئەو جامەعەیە بە گرەوگان گردووە خۆی کردێستە هەمەکارە ئەوە وەزیەت کۆرۆناکەیە لەلایەکە و خامنەی جەلادەژی خۆمە هیچ تەخەسوسێکم نییە وەی لەلایەکە و بڕیارەکە ناوی کۆرۆنا ناوی واکسن کۆرۆنا لە ئەمریکا و لە ئەنگلیسا مەمنوع کەسی نێوجێت تۆ چکارەی ئاخون کەپەک زەدا تو چوس لە سەرنوشت 84 ملیۆن ئینسان خەریکی شوخیەکەی کی ئەم هەقێ پێداوە کی ئەم هەقێ پێدایە پۆڵ ئەم مەملەکەت وەی بە جەریاناتی تۆرویستی لە نازانم لە سووریە و حەش شەعبی و حزبڵڵا و حەماس و یەمەن و هەر کوێنە کۆنە پەرستێک یا ئیسلامە شڕەی پەسەفی پۆڵ ئەم مردمە وەی بێی بەوانە لە حینێکە مردم هان لەژێ فەقر و فەلاکەتە شەوانە بە ناڕەحەتی و بە هەزار بەدبەختیە و سەرەنە هەر بەو بوونەوە بە نەزەر من ئەو کەسانە وا فکرەکەنە و ئەوەڵەن تیرەنن لە پای خۆیانە و دوومان خەریکن بە قەوڵ ناتوانێت یەک زەبر لە جنایەتەکان جمهوری ئیسلامی کەمەوە کەسی گەرەکی سەرنوشت خۆی ئایندەی خۆی ئایندەی مناڵەکانی
وأم همو بدبختي واجمهور إسلامي شنو 2 ساڵە تحميلێکە بێگەرەکێ لە زێرەوە نەجاتێ دێت ئەمانە هەڵناگرێ بەڵکو تەسمیمێک سیاسی تەسمیمێک جدی تەسمیمێ بگرێکی باشە من تاکەی ئاخر کار ڕۆژێکە دوانە 42 ساڵە 4 نەسڵی پی کرد لە پەروەردەیە سەدان هەزار ئینسان ئیعدام کردیایە بێت محاکمە وەیسە زندانەکان پڕە کارگەر احتراز دەکا ئیگری زندانیەکە شەلاقیە پوڵ 6 مانگە پێ ناگرێت شەلاقیە اعتصاب ممنوعە أحزاب ممنوعة ممنوعة مخالفة سياسي ممنوعة هالكركي حرامة شادي حرامة أي مردم شبكة الجيان أم مردمة شو توقف تقروقان فبوب ولو من نظر من هر كسيك آوا فكر كاتو كي فلان كس خوي كانديد كردي وخزم وبابرين بنظر من سخت خطاي قوريكا آوا بابيجم خطاي قوريكا ناتواني تو سروس خطو منالكت بيت دست أمر رزيمة وكتشلو شلو 2 ساڵە خەریکە بناو انتخابات نبوو یەک مصحف بووە شو ربطي كيف بانتخابات انتخاباتك أحزاب مخالفين النهاضي الاجتماعي الزنان أنواع وأقسام مردمك وتشوفك لكنو أسيد دخالت كان أما كون انتخاباتها كي من دوارا برم كلابون مسرخوام يا دوارا برم تخرجوا بنطلع جمهور الإسلامي بوب ونبتو حرب ينو حرم جنايتك بنظر من هر كسم كاركا خطأ ڕێستایی میکرد بەسیارە سپاس هاوڕێ ئیبراهیمی شێروانە ئێستا داواکەم لە هاوڕێ ئیسماعیلی وەیسی سەبارەت بەم گاڵتەجاری هەڵبژاردن کولەن بیرۆراتان چییە و هەروەها لە مەناتقەی لە کوردستان مشکلی شیعە و سونی هەیە مشکلی تورک و کورد هەیە لە ورمێ و هەروەها لە بەرژی سەنجان و قوڵوە ئەوانە هەڵوێستی ئێوە بەرامبەر بەمە چێ و خەڵکە بێ چۆن ڕەتفعلی ئەمە بداتەوە بۆ چۆن واکوونش نیشان بدا بەرامبەر بەم نوع فکرانە فەرموو هاوڕێ ئیسماعیل مای بگرە هاوڕێ ئیسماعیل هاوڕێ ئیسماعیل كم مقتنعين باختيارنا قرار دا وأريد احترام يشمل بو بيننا قبل أم برنامج من كان نقطة مشخص بس كم لإثباتك سؤالي وبطول شنو مشخص وأنا يك مسألة مشخص أولك البحث كيك اگر ممكن توزع دنك هلين هاوڕێ ئیسماعیل أو كباس واقعي كباس عندما نعتقد كردستان كباسا مدنك منتسب بشيعة بالسني يا بإصابة كرد بترك أبانا كبإصلاح ساكنين كل مناطق كبإصلاح غرب إيران من أو كردستان كبإصلاح أشناس كيف أو كهيش مشكلة جدي وأساسي لبين أو مجمع كبإصلاح منتسب بشيعة سني يا بإصلاح بدينبون يا هلنا وبإصلاح مسلي كبإصلاح كسي شكوب وخيسة انتخابي كيا بسني نعتقد يا بهرز وأنا مسافر ما هيج اختلاف إذا بعض وجود نية ممكن بدربان أو دنكتان هەر زعیفە هاوڕێ ئیسماعیل تکایە توزع دنك هەڵێنە بۆچوون گرایشاتێکی فرە عقبمانده بێت لە بابەتەوە کە بێسا گەرەکی بێت لە مەسلەی بێسا تەزادگەرێک کە بێسا پەرە بدا بە مەسلەی بێسا تەزاد بین شیعە و سونی یا بین کورد و تۆر یا بین کورد و فارس ئەم مەجموعە مەسائلە ممکن وجود من تا بەطور واقعی ئەوەی کە وا وجودی هەست کە تاریخاً هەمبەتیەکی اجتماعی نیشانی داگە لەو ئەوضاع ئەحواڵشتا کەمە مەسەلەی جدی و ئەساسی نییە مەسەلەی جدی و ئەساسی وەسە کە بێسا سەرنگونی جمهوری ئیسلامی شوەسە دەستور ڕۆژ جامعەی ئێرانەوە و هەروەها کە مەسەن لە دێمان 96 و لە ئابان 98 نیشانیاندا سەرنگونی جمهوری ئیسلامی ئەس و ئەساسە نەم بێسا منتەسەبوون هەر ئینسانی بە کام عەقیدەیەکی مەسەبی دینی یا غێر دینی و جۆرەشتانە أما بطور واقعي مسألة كجمهورية إسلامية لطول حاكمية النجين يعني لازم تكون فاهمة يعني قبل إنسان نستخدم قضية بقول معلوم به هيش إسرائيلي كده بكات وش هو قبل إنسان هيش بايجا وشيء واعتباري كي اجتماعي لا نوع أو مجمع نية
اما سليك مشخصه كدائما روشن بيت وش هو كمثلا مجموعه كمثلا لانه ودهشتا بطول واقعي كعملا ولكردس لانه ابانا ودهشتا وعملا لكردستانا شنا تحمل نوروز خونين وبقى شنا رفضان دمر فالودين ودهشتا وبقى وتايس كان بالشوية من تفاوت كدرجة شاقا عملا نعم كل الجمهورية الإسلامية وهم قام وهم را وهم بستبون يعني لأبعاد اجتماعية كيها تلاشي أمور كبيرصار بدس ووضعية كجمهورية إسلامية كدبار اقتصادي سياسي اجتماعي فرهنية وكان نهاية فقر ثلاثة كشتار أو وقت تقالد خصوصي أفراد كان وقام في المتاش فتسن نقول بشكل كاري أما هم مسألة جدية أساسية كبيرصار خل الجمهورية الإسلامية سبب قضية آجاها من مناقل ودوا مسألة لا بيسو شاشو بيسو حب نودو هشتا أبا نودو هشتا كا بيصا مرد هاتنا يعني حكميان بس بيصا عملا سنقول الجمهورية الإسلامية يعني إعلام كل بيصا قادر سنقول الجمهورية الإسلامية خامنئي كا لا يقدر جابيو شاشة نوام كاسيش واجوا قصدي كبيصا كل فرمان نقل أساسي في كوك دولي نقل أمنيتي إسلامي فرمان نقل بيصا ارتش كل نقل بسلاح بس إذا سووا كروتي أم حركة كي أمريكان وسيع أو وقت بالبلاو دوابته أبي واليابين أو وقت كل النظام كفتوه خطروا وبوا بعيس أو كبقول معلومتي إيه ما تواني ما أقل شيء كيف فرق وشيبة أزانا بس أمنا رزايتي أمريكا اجتماعية لهال بابتي كوكب بس إذا كان بس لناو كذا لناو جنانا لناو جواننا لناو بس بقول معلومتي معلمين بعد شيء سجانا يابتو شيء أمير اجتماعية دوبارتوا وتنيالي كيف يصاب هو بيشون كسنة بني الإسلامية خد الحكومة الإسلامية من السودان قضية آجا وكو بركان بيصا لدلونه بيصا أقوى وهل ممكن مثلا فوران كذا إبراز وجود اجتماعي كان حتى كما مثل كورونا فيروس كأبو من دكتواني كبيصا بنوا أي بدهم قضية بدين الله الجمهورية الإسلامية آجا بس مثلا واما سلك بعنوان تحت عنوان اليسار قال تجار تحت عنوان اليسار هو تجار دون ام جرشتانه كيمياء قال ودا كردستان شاك فان فرب روشتو من شخص نقيسا بلكو لانتخابات الدولة قدشتي شاك اليسار كردستان هندسي كيف كم كشي بشتاري كردون جرشتانه هم قام نقل او 15 مليون نفر كل السياسة لما دول دوما عمران بشتاريا نكل وخذ حكومة حساب الدول بس يعني كما مثلا السياسي اجتماعي لكردستان وإيسيشا أم دولة كزانن كبويا كهاتكن أم مسألة بيصاب هم قاعد تجارة هذا عنوان مسألة شرعها الشهر الوسطى يك مسألة مشخصة وقال كده بيصاب السؤال كلا وتغيب العلم كده راح سوي كبيصاب ممكنة لا عطف وعواطف بيصاب يا سنة هاي أقماندي اجتماعي هاي فقريب عشيرة قريب أمجرشتانا استفادة كافية منتهى يك مسألة مشخصة لبعد اجتماعية كيا أو من يويكي بإصلاح سكولار مدرن بيشكوتو لو جامعة وجودي هس والجرشتانا كأمس سنة أقمان دي اجتماعي عشرة كيف قليها لبرابر يوان هيتشا والجرشتانا ممكنة مرتجعين حتى آخر أخبارك هاتك كإبرو كمثلا باختصر كل شاعر كل سنة أواني كمثلا قديم منذ الجمهورية الإسلامية كساني هو بس بالجمهورية الإسلامية كساني كنت بتجربتين مثل القضية هاي سكانة بقول مالتي بهالشيء كي متفاوت كله تحكيم وتثبيت جمهورية إسلامية بو بقايا كردستان تلاش يعني كردستان فاني انتشاس الدول بس إذا أنت جمهورية إسلامية يكون هذا سروديجيا وبأساس سنبونيش بأساس سوء جامعة بس اللي يفرق كمان منتها مسألة أصلية أساسية مسألة شكردن مسألة هي جدية أبي هل يسوي بطول واقعي كل جامعة شيء برابر بيصلا مجموعي إنسان أوان في روشتو كانوا بشي وهاي متفاوض وهذا يسير من دول إعلامك بيصلا هو كانديد كردن بو بس مثلا شولاي الشاور سام جرشتانا عملا بهل نيتك وبعملا بو بيصلا حفظ بقايا الجمهورية الإسلامية إنك يتوا قام عمليا هو بقى جامعة أما بعنوان هو كده صار بعنوان هاوكاد وهاودة الجمهورية الإسلامية بعنوان كساني قريت أنا بقول معلومتي فقر فلاكت نداري سركوت برسبين الناس حقوق اجتماعي إنساني جنان مناوان كريكالان وبقول معلومة تداومة
ئەم ئەوزاعە بەرابەر بە خۆڵماڵی وتی ئەمانە عمەڵەن ئەچن بۆ دفاعکردن لەکردەوەم ئەم وەزیەتە وە جامعە ئەزانێت جا چکار لەمە مەسەلە تەنیا ڕێگەیەوەسە ئەم جەماعەتە ئەگەر گەلێکیان بێت کە جمهوری ئیسلامی خۆی لێدانێ کە کەسە بەر نەتیجەگیری بکە لە سەکانت حتما خادمان سوزەوە دوای بێتەوە ئەوەتە كل موجودات الجمهورية الإسلامية وقنواتي أو السيراوة كبسة ريقا سيراوة بسائل الأفكار الاجتماعية ببيني واحد أما أنا بيسلم يشقى أنا الجمهورية الإسلامية وبرين ندن أو تبوت شوار روجة كبساوة منافيك اقتصادية بيصاب فساد وزبيل فاضل ومدرشتان بيت هل بيسوم من سلفه جامعة ليان ناكزري جامعة بلابل يعني يساقا جامعة وقل معروفين بعنوان كساني كوابسة بالجمهورية الإسلامية وبو تلاش كان بو تحكيم الجمهورية الإسلامية تداوم أموز عنا لبالا أو الناس هيش نوع تايفة قريش من العشيرة اللي قريب جدا في الطاوز مثل بيت المحرقة هنا كوا يانمتيان هذا أبي بروش قايم كلام هاورا إسماعيل سپاس دەکەم ئێستاش مەلای هاورا ئەبوو شەریف زادە هاورا ئەبوو سەردەم بەرامبەر بەم گاڵتەجاریە بە تایبەتی هی شۆڕاهای ئیسلامی لە کوردستانە کە تەجربەیەکی گەورە هەیە لە کوردستانە نەیەکی گەورە وترا بە جمهوری ئیسلامی لە ساڵی 58 و خەڵک دەستی ڕەدی نابەسینە جمهوری ئیسلامی و بەڵام تمشاکەین جەماعەتێکی کە سوتەیان کرد بۆ جمهوری ئیسلامی چوونە پاڵ پشتی و لە کوردستانە بوونە چاوساخی کولەن ئێستا دەورە گۆڕاوە ڕای تۆ چییە بەرامبەر بەم مەوزوعە فەرمووی سپاس بۆ تۆ هاوڕە سایکام دەرفەتە خولخان و هەروە سڵاو بۆ ئەو هاوڕانێک کە لە پانێلەکەیان و سڵاو بۆ بینەران و پیسەناری ئەم بەرنامە منیش سایەکەم کورد چاوخشانێ بکەم بەسەر کولەن فەلسفەی ئەم مەزحەکەی انتخاباتە کە ناویان ناوە انتخابات لە جمهوری ئیسلامیە جریانی کۆمۆنیزمی کاریگەری و حزب حکمەتی لە 42 ساڵی ڕابردووە زۆر ڕۆشن بێتەوە هەم بێ ئەملا و ئەولا کتومانە کە جمهوری ئیسلامی وەسڵەیەکی ناجۆرە بە پەیکەری جامعی ئێران و هیچ قەرابەت و نەزیکیی لەگەڵ مەنافع و خاست و متالەبە و ژیان و کەرامەتی کۆمەلگای ئینسانیە و کۆمەلگا نییە دلیلمانەوە بووە کە بۆ ئەمە مەزحەکە بۆ انتخابات نییە لە هەر نقطەیەکی دنیاە یا هەر شوێنێک انتخابات معنا و مەفهومێکیە بێ ببێت یعنی هەر کەسێ هەر جەریانێک هەر شخصیەتێک هەر حزبێت دەبێ ئەمانە ئازاد بن نوێنەرانی خۆیان معرفی بکەن و خەڵک ئازادانە لە بینی ئەم جەریان و ئەحزاب و بۆ چوونە فکریە جۆرا و جۆرانە کەسانی خۆیان هەڵببژێرن بەڵام ئایا ئەمە لە جمهوری ئیسلامیە وجودی بووە ئایا ئەحزاب ئازاد بوون ئایا شخصیەتەکان ئازاد بوون ئایا من و تۆ ئازاد بووین کە خۆمان کاندید کەین و خەڵک لە ڕۆژێکی خۆرەتاویە و ئازادانە بێن تەسمیم بگرن ئەوەی کە خۆیان پیان باشە هەڵی بژێرن ئایا ئەمە بووە نا دەبینین لە 12 دەورەی ڕابردووە و بە تایبەت ئەم دەورەی 13هەمیش کە دێمە سەرەوەی کە شرایەتەکە بۆ فەرقەکە جمهوری ئیسلامی نەگەوەی ئەحزاب و جەریان و شخصیەتەکان نایەڵێ قسە بکەن و بڵند پشتچاوت برۆدا بەڵکێ لە پارەی تەنی خۆی کەسانی خۆی نزیکانی خۆی کە یەک دەورە و دوو دەورە ڕئیس جمهوری ئەو مەملەکەتە بوون و تیری خەلازن و قاتڵ و مسببی ئەم ئەوزاعە بوون کە بەسەر کۆمەلگای ئێرانیان هێناوە حتا بەوانش ئیتمینان ناکە چڕەسەد بەوەی ئەحزاب و شخصیت و جەریانهای فکری و بۆ چوونای جیاواز دەرنەتیجە بەم دەلایلانە ئەسڵەن ئەمە تەوهین بە شعوری 80 ملیۆن خەڵکی ئەو کۆمەلگایە کە ئەم بۆ چوونە ئەم مەزحەکە ناوبنەی انتخابات ئەمە چکۆلەترین ڕەبتی بە انتخابات نییە لەمە ڕۆشنتریش ئەگەر منازرەی حەود تیری خەلازەن حەود مسببی سیاهی و تەباهی و نابودی ئەو کۆمەلگا چاو لێ بکەی جیا لە هەموو ئەم ئەفشاگەریانەی کە جەریانهای سیاسی و شخصیەتە و کۆمونیستا 42 ساڵە دژ بە جمهوری ئیسلامی بە عنوانی واقعیەتێک ئەیخەنە بەرچاوی کۆمەلگا ئەم منازرەی ئەم کەسانە کە لە کڵاوەکەی خۆیان دەریان هێناوە بە قەول باشترینەکانن و ئەم باشترینانەش باشترین کەسانێ بوون کە کوتم ئەم کۆمەلگایان بە تەباهی و نابودی کێشاوە ئەمانە ئەگەر دانە دروشتای جمهوری ئیسلامی چاو لە قسەکانیان بکەین یەک واقعیت لە قسەکانیانە
کە زۆر واقعیە و ڕاستەکەن ئەویش ئەوەیە کە دژ بە یەکتری پەتەی یەکتریە خەنە سەر ئاو و چەپاوەڵ و غارەت و دزی و قەتڵ و کوشتار و هەموو ئەو وەزیەتێک کە بەسەرم کۆمەلگایان هێناوە دژی یەکتری باسیەکەن و خەڵک قەرارە لە بینی ئەمانە کەسێک انتخابکە. بە نەزەری من دوای منازرەکانیان ئەم کەسانە کە بە عنوانی کاندیدی ڕیاسەت جمهوری و قەرارە سبەینێ دوای 43 ساڵ کەسافتکاری جمهوری ئیسلامی کۆمەلگا بەرەو ئارایش و ئاسایش و ئەمنیەت بەرن دوای منازرەکانیان لە جامعەیەکی نۆرماڵ و عادیا بواە دەبوو بازداشت کرایەتن هەر بەو دەلایلانەی کە دەسە بەنە سەرخاڵە ئەسلەکانی مافیا و ئێختلاس و دزی و کوشت و کوشتار و دژ بە کۆمەلگا و ئەم وەزیەتەی کەلان لە کۆمەلگای ئێرانە ئەیبینی. لەمەش ڕۆشنتر مصباح یەزدی دەڵێت خەڵکی دێما بێت زۆر باش بزانن نازانم بە چه ئومید و هیوایەک دوای 42 ساڵ بە قەولی معروف ئینسان نابێت لە کونێک و 2 جار بگەزرێ ئەمە 13 جارە ئەم خەڵکەت دەگەزرێن و تەوەهمیانەدا. مصباح یەزدی دەڵێ لە حکوومەتی ئیسلامیە ڕێی خەڵک هیچ ئەعتبارێکی نییە نە لە ئەسڵی انتخابی نەوعی نظام نە لە ئەعتباری قانون نە لە ڕیاسەت جمهوری و نە لە خۆبرەکانی ڕەهبەریش بەڵکێ تەنها ڕەزایەتی وەلایەتی فەقی مهمە. ئەمە دەبێ دوای 42 ساڵ ئاوێکی سارد بکا بەسەر دەستی خەڵکە کە نەچنە پای ئەم شتەکە خۆیان لە من و تۆ زۆر باشتر دەزانن بە ڕەگ و پێسیان و 42 ساڵە بە هیوای ڕەوزەنەیەکن بە هیوای ئاڵگۆڕەکن بە هیوایەوەن نانی شەویان ببێ و سەری ڕاحەت خەنە سەر سەرینەکانیان کە ڕۆژ بە ڕۆژ ڕەشتر و خراپتر و نائەمتر و ئێحتیات و فەساد و فەحشا و دزی و غارەت ئەم کۆمەلگایان چەپاوەڵ کردووە. لە باشترین حاڵەتە کوتم ئەمانە ئوسارەی 40 ساڵ جەنایەتی جمهوری ئیسلامی لە بۆچوون و لە سیستمی فکری ئەم حەودانە کاندیدەدا کە یەک لە یەک جەنایەتکارترن هەر کامیان بە نەوعێک کە خاست و متالبەی خەڵک چی بووە ئەمانە چکۆلەترین ڕەبتیان بە ئاسایش و ئەمنیەت و ئاڵوگۆڕ لە ژیانی ئەم کۆمەلگایە بەدی ناکەن. خامنەیی دقیقەن ئیدی خۆیان وەزیەتی خۆیان دوای 42 ساڵ دوای 12 دەورە لە هەموو کات نالەبارتری دەبینن. خامنەی دەڵێ داوا لە خەڵک دەکات بێن ڕێی بدەن لەبەرەوەی ئابڕووی نظام لە گۆڕایە. ڕازەکە جمهوری ئیسلامی ڕێی خەڵکی بۆ ئەوا بێ ڕوو بە ئەفکاری عمومی دنیا بڵێ جمهوری ئیسلامی مەشروعیەتیەدا ئەوە نییە خەڵک دێن ڕێیەدەن خەڵک دەبێ هەر بەم دەلیلە هەر بۆ ئەم قسە ئەلا ڕغمی 42 ساڵ جەنایەت و قەتڵ و کوشتار و مناڵ ئازاری و ژنازاری و بێحقوقی ژنان و ئەسیدپاشی و ئێتیاد و بێکاری و نەداری هەمووی ئەمانە بەجێ خۆی ئەمەی کە خامنەیی دەڵێ ئابڕووی نظام لە گۆڕایە خەڵک هەر بەم دەلیلە و بەم کەلیمە قسە دەبێ ڕژیمی جمهوری ئیسلامی لەو 42 ساڵەی زیاتر لەم دەورەیە بێ ئابڕوو بکەن مەگەر ئەو کەسانەی نازانم ئەو کەسانەی وە کلشیان بە جمهوری ئیسلامی و وەسڵە ئەمانە ممکنە بە هەر دەلایلێ بۆ منفعەتی خۆیان تازە پردێکیان بە دوای خۆیان و نێشتووە دەبێ حتممە چن ڕێدەن بەڵام خەڵکێکە بۆ نانی شەوە احتیاجن خەڵکێکە بۆ دەرزی و دەوایە محتاجن خەڵکێکە هەزاران ئارەزویان چووەتە گۆڕ هاوڕێ بۆ کوردی کەرۆتکە بەڵێ بە چاوان دەبێ نەچنە پایەوە و لەمە فقط ئەماڵم لە رابطە لەگەڵ شوراکان لە کوردستانە وەختێک دانە دروستەکانی جمهوری ئیسلامی ئەمە وەزیانە یەکتری ئاوا متهمەکەن بۆ بێ بازداشتیان کەی ئیدی شورای دێهات و شورای شار بە قەولی معروف وێلماتەلن قەرار نییەمان نەگوڵێ لەسەر کۆمەلگا بدەن دانە دروستەکانی جمهوری ئیسلامی نەیانتوانیوە بە نەزەری من نابێ بچنە پای ئەمە دەبێ خۆیان کاندیداتۆری خۆیان وەربگرنەوە و خەڵکیش ئەمانە محکومکەن و یەک نەفەر ڕێی بەمانە نەدا
هەرەوەی کە کوتم جەمێک مافیا و باند و دد و قاچاقچی ممکنە بینێ لە کڵاوەکەی خوانەوە کەسێک بێنە دەرەوە. سپاس هاورا بوو شەریزادە. هەورا عەبدوڵادێمەوە بۆ لای تۆ کاتێکی کەممەوە کە دابەشکەم بەسەر هەر چوارتانە وتم ئەوەی کە جمهوری ئیسلامی پۆتۆتە خراپترین حاڵەتی خۆی لە تووری حیاتی نەنگینی خۆی لە واقعە بەعلەن سەلاڵێنی تر زەریف حتا بەهانەی نەماوە کە لە خارجی کوێ بڵێ بە 73%ەوە ئێمە ڕێیمان هێناوەتەوە پێمان ئەڵێن جەنایەتکار پێچێکمان پێڵێن پێمان بڵێن تەڵکەکە ڕێی پێداوین بەڵام ئەمدار وەرەق بەرگەڕاوە و خەڵکێکی زۆر ئەڵێن ڕێی بیڕێی ئەڵێن نابۆهین بۆ لە ناو جەرگەی ئێرانە تارانە خەڵک چێتە بەشداریەکە لە تریبونە ئازادەکانی کە خۆیان بۆ مەسلحەت هێناویانە بەڵام لە دەستیان دەرچووە وێستا خەڵک دەلەوێ ئێمە ڕێی نادەین بۆ ڕێی بدەین ئەبێ چی بکرێ ئەبێ چی بکرێت کە ئەمانەی تر بەساتیان کۆ بکرێتەوە. زۆر سپاس. ئەم تۆماسەکە تۆ کردن من دیار وەڵ قسەکانیشمە مقدارێکی شارم پێکرد بەڵام لێرە گەرەکمە بە سەراحەتەوە بڵێمەنە هەر قسە و باسێکە ئەکرێت و هەر کارێکە ئەنجام ئەدرێت بێ منتەبق بێت لەگەل ئەم خواستەی خەڵکا کە پێ ئەڵێن ڕووخانی جمهوری ئیسلامی خواستی ئەمڕۆی خەڵک سەرنگونی جمهوری ئیسلامیە هەر کارێک ئەکەن ئەبێت لە رابطە لەگەل ئەما بچێتە پێشەوە انتخابات بێ انتخابات ئەمە واقعەتەکە تۆ وەختێک دەڵێت جمهوری ئیسلامی من ناوێت انتخاباتەکە انتخاب نییە مەزحەکەیە گاڵتە جاڕیە سۆزی لەو حەو نەفەرە جەلادێکیان دەرێنێت و بەلەخەرە ڕێژمونە و چەندین ملیۆنی دایان ملیۆنیش ڕێی پێدا ئەم کارانەیە کردووە چ 2 ساڵی چێکە قەزیەکە ئەوەیەکە خەڵکی ئێرانە بێت ئیسە لە بەرابەر دوو مەسەلا بێ زۆر ڕۆشن دێنە پێشەوە کارێ بکەن خودی ئەم پرۆسەی انتخاباتی لێ بکەن بە زەهرمار تەنیا بەمە ڕازی نەبن کە ڕێی ناداین وتم لە ئەوەڵی شۆ لە هەر کوێکە پیان ئەکرێت تەواوی عەکس و بنەر و هەمووی ئەو شتانەی کە ڕژیم بە عنوان نیشانە دایناوە و ناوێناوە انتخابات و بالاخره خەڵکیش پێ ئەڵێ من جمهوری ئیسلامی ناوێ ئەمە مەزحەکەیەوە انتخابات بێ انتخابات وەڕێی بێڕێی ئەبێ منتەبق بە لەگەلەما ئەبێ خەڵک خۆی ئامادەکانە کاری ئەمڕۆی عكس العملي خلنا الرابطه لقل مزحك انتخاباتها اشياء اما هنگ بين لقل ام خواسته اصليه خلقك عليهم من رجيم مناوي بهيج شويه شنو 2 سال ازمايش كردوها شنو 2 سال تعقيم كردوسو ازانا مكاك غير كشتار ودرو استثمار وتوسان وشتي دي كاينه بوا ام حركتش ككدويتي او بقاي خوي خليكا هو دا ونعم انتخابات رئيس جمهور ونعم شوراكان ابي بشورا و ئەو حەونوێنەرەوەکە ئەکس و بنیریانە ئەبێ هەمووی خەڵک هەڵی پێچێت هەمووی بسووتێنن تا ئەو جێگە پێیانەکرێت ئەو کەسانە لە کوردستان چون کوردستان بۆ نەسلی جوانی مرۆ ئاگاتان لەوە بێکە خەڵکی کوردستان تەنیا خەڵکێکن کە لە توولی 42 ساڵی ڕابردووە هەرگیز بە جمهوری ئیسلامیان قبوڵ نەکردو ڕێیان پێ نەداوە بە تەنیا بەشێک بووە لە جامعەی ئێرانە کە نەیوتووە بە جمهوری ئیسلامی بخوی و قوانین و به همش دیگه باید بلیره زور روشن تر به گامه هنگامه لپیش بید کوملگای کردستان عشیره نیه کوملگای کردستان و کوملگای ایران کوملگای کی طبقاتیه هر کسی امرو به دست بردو که بگه من سجن بیا یا پیاو بیا لچک بسر بیا لچک بسر بیا به هر شکل بیت میدان و بگه من اما بنبنیون روان رای قوم کاز هاتیه رأيهم بيبن واكم ودروية منفعته برجمندي طبقاتي حكمك لما ويتا وما وك جمهورية الجفاني بركا سلب بصر وتسامني خوي زافك اما ناخواتو اما تشدو صالو بيرنيتو توهم به اكثرتكم القا وقت وتي من نامه تقول راديك على شيء على من امه بوين ما قالكم بلين اواني كفان كان يجكد ولا مشراياتها هم بحو كسكو هم زياده لهزار كسل كردستان هزاران کەسی دیکەی لە شارەکانی دیکا بۆ شوراکان ئەمانە لەبار تەبەقاتی و حسەبێکن کۆمەلگای تەبەقاتی ئەمانە ئەوانن کە جمهوری ئیسلامیان پێ باشە بێنێتەوە ڕێی ئەدەن بۆ بەقا نمایش ئەدەن بۆ بەقا بنر ئەیان بە دیوار و چیربڕقەکانە بۆ ئەوە کە نیشانی بن زیندەبا جمهوری ئیسلامی ئەمە ئەبێ هەماهەنگکەن لەگەڵ خواستەکان خۆتانە پلێ بیبەنە پێشەوە بۆچی بۆ ئەوە کە ئیتر دوای جمهوری ئیسلامیش
هەماهەنگ لەگەر ئەمە دوای جمهوری ئیسلامی بێەوە شعارەکاندان چیژۆکن ئەبێ بڵێن دەسەڵات و حاکمیەتی خەڵک شوراکان لە ئێران لە شارەکان لە دێهات لە مەحەلات ئەم دوو شتەشە یەکخەن و ئەم پرۆسە انتخاباتیشان لێکن بە زەهرمار ئەمە ئەو شتەیە کە بە نەزەر من خەڵکی ئێران ئەنعام خوازیارەتی هەروەکو سعید ئیشارەی پێکرد ئەلعان تریبوونی ئازادێک کە خۆیان دای ئەنێن بۆ بە ئەکسل عملێکی زۆر ڕۆشن ئاشکار پۆل ژنانی شۆڕژگەر و خەباتکار پۆل گەنجەکان جوانان بلەخەرە کارگەران زەحمەتکەشان دەنێوان ڕژیمە ناوێ بە ئاشکرای ڕێ ئیتر تۆ نابێ ئەمە قبولکەی لە هیچ کەسێ بێژێ تۆ ڕێی بە من کارە لەبێ بزار من چیەکەم و وعدە وعی دەوری تەواو بوو درۆ تەواو بوو دەوری تەوەهم تەواو بووە نەماوە ئەمە منفعەتی تەبەقاتیە ئەگەر کەسێ دەست بەر دەکات ڕێی بەندە من و بنر بە پوڕ و پارەی ڕژیم یا خۆی بێنەخەرە بێدە هەموو خەرجەکات و خەڵکی پێفریندا ئەمانە تەواو بوو بۆیە یەک بە نەزەر من خۆتان ئامادەکەن بۆ ڕووخانی ڕژیمی جمهوری ئیسلامی چون شعارەکان کامڵەن ئەوەڵێ و هەماهەنگ لەگەر ئەوە ئالتەرناتیوی خۆتان بۆ دەسەڵات خۆتان بەدەستیەوە بگرن نەهی جەریانێکی تر نەک دوای محەممەد خومێنی بێنە سەرکار ئەوەی کە ئێمە 58 کردمان بۆ ئازادی بەرابەری خۆشبەختی بوو ئیشەکێکی ئەوە کارە بکەن بۆیە هەر لەیسەوە بێ شوراکان ئالتەرناتیوتان بێنێ دەسەڵاتی خۆتان و حاکمیەتی خۆتان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆتان ئەم مەسەلەیشە وەکو پرۆژێ تماشاکەن کە خەریکە بۆ کە ڕژیم خەریکە بۆ بەقاتەیە کۆشیان ڕژیم سەرمەرگەسی بۆ بەقا گەرکی بێژێ نەخێ هەر من باش هەر من هەم وەنیە شوراکانم ئەوواکەن وەنیە فڵانوە ئەمە بە نەزەر من ئەبێت زۆر هەموو شتانی بسووتێن لە عەرزی ئەم شەش ڕۆژە دەستان خۆش بێ هەوڕا عەبدوڵڵا ئیبراهیمی باتمانی دێمە لای تۆ قسەی ئێوە چییە بۆ ئەوەی کە خەڵک بەرامبەر بەم موقعیەتە تازە ئێستا جمهوری ئیسلامی ئەبێت چه ئەرک و مەهامێک وە گرنگترین شت چیە بیخەنە دەستوری خۆیانەوە بۆ ئەوەی کە کۆتایی بهێنن بە عمری نگریسی جمهوری ئیسلامی و هەروەها ئەو کەسانەی کە پیشیان بەستەوە بەمانی جمهوری ئیسلامی و بوونەتە کۆڵەکەی جمهوری ئیسلامی لە شوێنی کار و ژیانی خەڵکە ئەوانە ڕسوا بکەن و چیتر نەهێڵن ئەمانە حیاتی خۆیانی دامن فەرموو بە نەزەر من خەڵکەشیان هەقارەتە خاتمێ پێوە یعنی ئەم وەزیەتەوە تەحمیلی کردێت 42 ساڵە ئەگەر نازانم واقعەن ئەسیدی تەواوێکە آخر تاکەی مەگەر من چەندی ژیانەکەم کیوتی ئەم نەشێ بەشم بەینەت و نەداری و فەقر و فەلاکەت و بەدبەختی بێ بوو چا بۆ ئەوەی کە بە خاترەوەی کە ئەسیر لێرەدی ئەمە خاتمە بەدرگێ خاتمەدانەکەی ئەوە نییە خاتمەدانەکەی ئەوە شتێک سادە نییە چون جمهوری ئیسلامی جنایەتکارە گشتمان ئەیناسی ئەسێ خۆتان سازمان بێ ئەسێ خەڵک خۆی سازمان بە ئەسێ خۆی خەڵک متەشەکل بێ نەهادیەی اجتماعی خۆیان قەویە بکەن جەریانات ڕەهبەران کۆمۆنیست و ئازادی خاو بەرابەری تەڵەب لەو جامعە ئینسانەی شرافەتمەند لەو جامعە ئەسێ ئەمەدی بزانن خۆیان ئامادەکەن حەک مەردمەکەی قسەکەن بە هەر شکلی وا خۆیان مناس بزانن ئەسێ خۆمان حازرکەین بوو ئاخرین شەڕی وا گەرەکمانە ئەم نەکبەتە لە من خۆمان کەین ڕێکترمان نییە ڕێک میان بڕمانە بیژی نەدانیشت 42 ساڵە دانیشی ئەمە ئاخرەکەتن بەستەی هیکە نازانم وەسە 25,000 30,000 تومەنە باشە وەکوێ بێرم گوشت وەسە 150,000 تومەن آخر خۆمە ئەمانە کسێ بۆ بوونەوە ئەمە مەسەلەیەکە جمهوری ئیسلامی ئەم زندگیە بە گلەوگال کردی ئەسید نەجاتت دێ نەجاتەکەی دێ باسم کرد ئەمە یەک دوو ئەو کەسەی لە وا گەرەکیانە خۆیانن بە ناو کاندی دۆمانە کردێ با ڕێرەم بیژم پیان ئەمانە دوو حاڵەتن یا سەریان ناو ئاخڕەکەی جمهوری ئیسلامی یا بەمان ئایواقعی تیعدادیان یا ئەو تیعدادەکەی زیاد نەبوو دزی و فۆجمەوکردن من وە تەدانێکیان لەم ڕژە قسەیەکەم واساتمە خزمەت لە مەردم کەم وتم مەگەر ڕژیم خزمەتی وە مەردم کرێت تا تو بیکەی بابەجان تو پیاسپارکەری تو هیچ دەسەڵاتێکت نییە هیچ قودرەتێکت نییە ئەگەر جورعەتەس لە بەرنامەکانتە لە سخوارەنەکانتە بیژە حەجاب ئیجباری مەمنوع بزانم جورعەتەکەی
آخر تو هاتی تبا خود کاین دیگه خدمت کن به مردم فقط و خلا کایده چاو مردم چی خدمت کای به مردم تو پیاده اطلاعات و سپای پاسدارانی اوان تصمیم مگرن سر کیسەکە ها لە دەست خامنەی و سەران ئەو باش جمهوری ئیسلامیە و بوونە ئەوانەیەکە وە گەلەکیانە خۆیانیان کاندید کردێ بە نەزەرم من هەنوز وەختیان هەست ئێمە وەک کۆمونیستەکان وەک حزب کۆمونیزم کارگەری حکومەتیست سەمیمانە پیانێژین لە مەرحەلەی ئەوەڵە ئێمە ناو گشت ئەمانەمانە هەست لیستەکانمان هەست هەموویمان هەست بالاخره ئێمە هەروە ناون بالاخره جواوەچی جواوگۆ بن لە وەخت خۆیان بوو ئەم انتخاباتە ئەوە نییە دیبیژی من نەمزانی نازانم بەخشنەوە نازانم ئشتبان کردو ئەمانە هەشتن ئەیمڕوو ئەزانی جمهوری ئیسلامی زندگی ئەو مردمیە نابود کردگە ئەمە ئەزانیت وەختی ئەمە ئەزانیدی تەوجیکی نییە بێستەرت بەرز بگرە شرافەتمەندانە بیە دواوە چوە سەفە و مردمە یەک دو مردم ئەگەر ئەمانە هەر پافشاریەکەن لەسەرەوەکە خۆیان کاندیدکەن بە مردم ئەشێ سەد خۆیان نەمانە جیاوەکەن ئەشێ تەردیانکەن بە نەزەر من و ئەو شعار و ئەو دەم و دەستکانە وادەنیا گشتی داوایەکەم لە جوانەکان گشتی بەتر ڕووبی و فڕێبەن یانێ چا تو خەریکی دەفا لە حکوومەتێکەکەیتی چوار نەسڵ بنیامی بەدبەخت کردگە هیچی بۆ مردمە نەیشتە بۆ بوونە بە نەزەر من جمهوری ئیسلامی بوومەنەوەی خۆی لە بیرم چوو جمهوری ئیسلامی بوومەنەوەی خۆی بە هەرچی شتە دەسەوە بە هەرچی شتە دەسەوە وەلی مەسەلەی وا ئیمڕوو مهمە و مەسەلەی وا ئیمڕوو ئێمێزانین جمهوری ئیسلامی لەناو بوحرانی عەجیبا گیری کردیە جمهوری ئیسلامیەکەی چەند ساڵ لەوەبەر نییە جمهوری ئیسلامی بوحران ئاویەست بوحران اقتصادی بمعنای واقعی اقتصادی وەرشکردەی است بوحران محیط زیستی است اختلافات خۆیانیان است گرانی و ئەمانە بێپۆڵی گشت ئەمانە سەرەی لە جمهوری ئیسلامیدا لە ئەو حکوومەتە داگە هەرچەندەوان خۆ بەش خۆیان هەڵگردەوە بەش خۆیان ئەدەستنول لەوە کەمیان ناوردگە وەلی بەدبەختیەکەی بوو مردمە توفیان کارا پێ وایە ئەگەر بێتە شۆرای شار حتمەن تەغییری بە وجود تێنێ ناتانی بوو ئەوەی کە تۆ هیچکارەی بۆیە کە پوڵ دەست بوو هەر بەو بوونەوە تو تەواو تەلاش دەوەسە پوڵ جەمەوکەی پارتی بازیکەی دزیکەی یا گەرەکتە بێژی جمهوری ئیسلامی تۆ هەر بمێنەوە تۆ ڕەفتت بەو خەڵکە و بەو جامەعە نیە و کەسەوە خوای کاندیدەکە لەسێ بزانن ئەگەر دڵسوزە و مردمەنە ئەگەر وجدان و شەرەفتان است نە بە جمهوری ئیسلامی کە بێنە پای مردم مردم ساڵ ڕەو بە جمهوری ئیسلامی نایە خۆشبەختانە تا ئەو جێکە من خەوەرمەست 70% مردم میساڵ تەسلیمی ئەگردێ ڕەو بە جمهوری ئیسلامی ناوێت حەقیانە دەستیان خۆش بێ دەستان خۆش بێ ئەچێ لەوە فرەتر چینە بەرەو فرەتەکەی چینە بەرەو وەساسی سەرنگۆنێکە سەرنگون سازمانی گەرەکە ئارایشی گەرەکە قودرەتی گەرەکە هاوڕێیان خەڵکی تێکۆشەر کورسان ئەم شەڕە ئەشێ بکردێت ئەم شەڕە ئەشێ بیکەین بەوە نیەتی ئەگەر قدرەتی ئەو قدرەت نظامیەت ئێمە قدرەت مردمیمان است ئێمە بەرحەقین مردم ها ئێران ها لە پشتانەوە حزب کۆمونیزم کارگەری حکومەتیست ها لە پشتانەوە ئەحزاب کۆمونیزم کارگەری ها لە پشتانەوە ئێوە تەنیا نین هەر بەو بوونەوە شەم شەڕەکەین تا جمهوری ئیسلامی نابود نەکەین داستان هەرە مەسا خەریکە ئەدامەنێت سپاس بۆ تۆ هاوڕێ بنای مەساجمۆ بۆ لای هاوڕێ ئیسماعیلی وەیسی هاوڕێ ئیسماعیل ئەگەر بە درێژەی قسەکانی هاوڕێ ئیبراهیم ئابڕۆین باس لەسەر سازماندەهیە باس لەسەرەوەیە کە خەڵکێکی بێشکل خەڵکێکی ناڕێکخرا و ناتوانن هەزار ئامانجیشیان ببێت بۆ ئینسانی بێت ناتوانن بەجێکی بگێنن بۆ ئەما بێت چی بکرێت کە بتوانین هێزەکەمان یەکانگیر بکەین متحد بکەین و لە پژوبڵای بێنێنەوە فەرموو بەڵێ من چەند نوکتە بێژەم بەلەوە کە بچمە سەر جواب ڕۆشن ئەم سوالەیەوە زۆر بە بەرزی قسە بکە ئێمە دەنگی تۆمان نێ بباشی گەرمە چەند نوکتە بێژم بەلەوە کە بچمە سەر بە تۆ ڕۆشن و مشەقە جواب سوالەکەی ئێوە کە حتمەن ساکەم لەسەرەوە مەسەلا بڕوانە ئێمە باسمان لەسەرەوە کرد کە بێسا ئەم کەسانەیە کە خۆیانیان کاندید کردگە کە بێسا چژین چ بیا بۆ شەوایە شار کوردستانە ئەویانی ڕۆشنی کە جامعەی کوردستانمانە بەسا هەڵوەکو ئەوامل و بەزودگە جمهوری ئیسلامی چاوی وتلاشیانەوە سەعبکن کە بێسا جمهوری ئیسلامی دەنگ هەڵێنە دەنگ هەڵێن دەنگ زۆر زعیفە
بحال منجوم سوزك أم بشركة جامعة ليان روشني جامعة بعنوان بيصاح كساني كعوامل جمهورية إسلامية شايفين يعني على الرغم هذه المسألة في بيصاح ناو نشاني بخوايا دان كوا إبراهيم باسي كا سير قوي بيجيكا كا وتي بخوتم أما نقصي قوي متى لناو أم مجموعة كانديدا بيصاوي جين مجموعة جن لا شاركان كردستان كناوكان يعني هسفوان يعني كانديدا من يك مسألة مشخصة جن من متأسفين بو أم مجموعة على جمع الجنان كجمهورية إسلامية بعنوان حكومتي ضد الجن كوكو داعش كشيء بس جنان الشنغال ولا سوريا ولا العراق ومجرشتانا خلاوتي بس جنان هاودا أو كتايس كان كبوي كلياجا نسبة بجن بحقوقدن بإنسان ناسين بعنوان نيمة إنسان ناسين وهيج نوع حقوقك إنساني كبيان برسمي يعني جزء قوانين مجرشتانا ومبارزات كجنان لصد جامعة لنا برامج بالجمهورية الإسلامية ككبير يعني الجنبش اللي صار دفاع الأخوجين الجنبش اللي صار هايجين أما مسألة جدية وأساسية كشبكة واقعية من الجمهورية الإسلامية ومتى أسمعنا مجموعة جن كردستان كشون قاين يعني كانت كذا أما يعني روشن أما شو جن بهال بنجوبن مول إنسان يعني ها إما حاضرين بإصلاح بو بلدجي بو جلد سبون بقبول كردنا هن حقوق اجتماعي إنساني خمان إما إنساني جامن هل ليلوا دواكم الأمانة هل يسوي كبشن منسلك وبنوا لكانديداتوري ديسبكيشن وبقول معرض إعلام كان كبيرسا إنسانا حاضرين بيرسا بلدجي وبيحقوقي وبيرسا بنا وكو بلدة شاويان يقول أما كان يعني كبيرسا مش دانش منسلك كجم جامعة حسبا بعنوان كساني كبيرسا دوا كبدين بشكل شاويان يقول كل جامعة كي بيشكوتي وجامعة كي بيرسا متشكل سازماني يافتس بقول معلومتي جمش آزادي جن جامعة بزن جمش كذا تنادي بقول جمش كي بالفعل برابر بإصلاح دفاع حقوق الإنساني الاجتماعي جنان أم جنان متسوون وين كذا هل وها نقطة تلك وجود يسوع جلستان بل لو كبشي تلك الأساس جامعات شبكات ومانا قطعا لا يكفي ما بتر عملا بمفهوم أخي عمل يكفي كبشي جامعة متشكل سازمان يافت متى توقع شد لحال حاضرة لسنا موضع أحوال يشتاء أولا جامعة شف شابيري شابيري مؤمج وكذا كشوغن تحت هالعنوان إخواني يعني كان كذا لا يتوفي شاي ولن دواين لكن بشي وهاي متفاوض كم سلوك كان ياتوري إخوان بقلنا ودوابته هناوي كم يعني قبول دفاع الجمهورية الإسلامية كان يعملوا شيء بعنوان عمل الجمهورية الإسلامية الناس كي جامعة حتما جامعة نقول شوية بس خاص يعني كان يسزوا إيش بدك كان نفسي يعني الشيء بين الدوام والله بو موضوع أخبار وش تكود بعد الجمهورية الإسلامية مسألة كي بأساس أن الجمهورية الإسلامية شو بتسوي جامعة عملا واقعية والجمهورية الإسلامية يصير مسألة مختلفة كشكل طبعا كان يعرف وسك بقول معلومتي الجامعة بتقول واقعية متشكل سازمان يفتبي متشكلون سازمان يفتبون وسنبوني جمهورية إسلامية كستون فقراء بكي كأشياء طبقة كارجر ليه طبقة كارجر بنوعي هات قسميان وبشور اعتباري في السياسي الاجتماعي في هاي كذا الجملة من هيك وانت وشاكل بس كلام خفتفن أما كل بأسامة موجودية الجمهورية الإسلامية كل دولة إسلامية هذا كان يوم مختلف أما السن فقراء البقرة تغير التحولات السياسية لجعلنا أن تدبروا متى أن تغير التحولات السياسية لجامعات تدبروا بقول معلومتي ساد مادي قطب كوميونستي برهبني سياسي حزبك السياسي كومونستي ممكن يكبت والي بني تجيبه بوش بوك الجمش راس إذا الجمش قومي مسؤولية كذا سرتاسية إلى كردستان هانا تلاشو أو حتى هودانا كبت وانا الترناتيف فانا كبزاد يجب بدان بتبعيض ونابرابرية اقتصادي اجتماعي سياسي فلانية برسل الناس هم حقوق اجتماعي إنساني جن كاريجر من أرانا وإن لا شواكب إما بوك الباز بين سلام مجدا توقعك بسال فعالين آزاديكا فعالين كوموني جنان آزاديكا جنان بسال بيشلو جوانان كريم كانوا خلاصي فريان بيت ولا كل كارجران بسال بيشلو آزاديكا سكولار كوموني لمراكز كاريا لا بسال لا نوع معلمين مراكز أمريكية لمدارس أخوان مشكلة فين سازمان بل لمحلاتها شبكائي وسيع كبتوان بيسا إنسان هاي كي بيشرو عدالتها كوجودي يسكلنا هل بيسو دس وقتال كان كشون سوزي ديرا
خۆیان سازبان متشکل بن بە شەبەکەیکی وەسێ لەسەر تاسەر ئێستا شاگەر متفاوتە شاگەر متفاوتە ئەمە قەمدەنیش تاریخەن کریاکە زمینەی هەست لەسەر ئەم ئەو داحواڵیشە و منهەق من بە یەکتر وەکو شەبەکەی بە یەکەوە هەڵ پێشکرد وەکو تۆڵێک لەسەر تاسەر کوردستانەکە جامعەیەکی متحد جامعەیەکی متشکل و سازبان یافتە پیکەرێکی واحد بێت لە ڕۆژ مەبادا نەتیجە گیری بکە لە جملەیەکە بیترێتە مەیان و بێتە باعثەوە کە بێسا ئەو سەرنگونی جمهوری ئیسلامیە و دەسەڵاتی کە بێسا حاکمیەتن بەردن لە ڕێگای میکانیزمە شۆراییەوە کە بێسا تاقوی بێت وەوەر بە بێسا تەحمیڵە ارتجاع قومی مەسەوی لەسەر جامعەی کوردستانە بکەن ئەمە تەنیا ڕێگەکەیە. سپاس دەکەم هاوڕا بوو شەریفزادە ئێستاش کە هەروەکو باسی لێکرا ڕفەکانیش باسییان کرد شرایط لە زۆر مەسایل و تەغییری کردووە لە خەڵک جەریتر بوون شجاعتر بوون ڕێکخراوترن و ئەم بزوتنەوەی تەنها لە کوردستانە نیە بەڵکو لە شارەکانی تری ئێرانیشە هەیە یعنی لەواقع ئەم بزوتنەوەی یەکانگیر بووە ئێستا دەنگەکان وەسیعتر بووە و هاودەنگی زۆرتر هەیە لە کوردستانە چی بکەن باش بۆی کە لەواقع لەگەڵ ئەو دەنگە گەورەی کە لە ئێران ئادەسی پێکردووە لە شارەکانی تراوجودی هەیە چۆن خۆیان ڕێبکەن و بتوانن لەگەڵ ئەوە یەکانگیر بن بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی وە بۆ بۆ تێکدانی بەساتی انتخابات. ئێستا مەسەلەکە کە بەسای انتخاباتە هاوڕانی شاریان کرد هەموو ئەفکاری عمومی ئێران و دەرەوە و ئەو کەسانەی کە کۆمەلگای ئێران تاقیبەکەن ناتوانم بڵێم هەموو دنیا بەڵام ئەو کەسانەی کە ئێران تاقیبەکەن زۆر بە ئاشکرا دەبینن 70% خەڵکی ئێران دەڵێن ڕێی نادەین. جا لەم رابطە من قسەیەکەکەم کە قسەی مەلایەکە ئاخوندێکە لیان پرسی و توانە ئایا بەغەیری ئێوە ینی سەرانی جمهوری ئیسلامی دەکرێت کەسی تر تاوانبار بێ لەوەی کە ئێوە لە قودرەتان مەلاکە یا ئایەتوڵاکە لە جواب ئەوتوێ بڵێ هەموو ئەو کەسانە کە پیان وایە ئێمە کارێکیان بۆکەین بە نەفعی ئەوان دەرنەتیجە قسەی ئەم ئایەتوڵایە قسەی مەلای ڕاستە ئەو کەسانەی کە 1% دایان ناوە پیان وایە جمهوری ئیسلامی دوای 42 ساڵ ئەم وەزیەتەی بەسەرهێناون لابد وەزیان باشترەکە و ژیانیان خۆشترە بێ بە نەزەری من تاوانبارن و دەبێ سبەینێ لە سەرنگونی جمهوری ئیسلامیە جواب بدەنەوە. حەزەکەم ئیشارە بکەم بە پرۆژەیەکی جمهوری ئیسلامی کە نایب ڕئیسی کۆمیسیۆنی بێداشت و دەرمان سید محەممەدی پاکمێر باز لەوە دەکا دەڵێت دەرسەدێکی نیکوکارانی ئەهدای کولیە ئەو کەسانی وە کولیەی خۆیان نەدەن زۆر چووەتە سەرۆ ئێمە دەتوانین سادرات بۆ عێراق و رووسیە و چین بکەین و لە دەرامەدی کولیەیە کە سادریەکەین هی خەڵکی بە ئیسلا فەقیر وەزارەکە نانی شەویان نییە حاضرن کولیەی خۆیان بفرۆشن بۆەوەی نانی منداڵەکانیان تامینکەن ئەمە پرۆژەیەکە بەدەست جمهوری ئیسلامی و واڵێ لەم بۆهران و تەحریمانە ئەتوانی منبعی دەرامەت بێ. ئێستا لە رابطە لەگەڵ سوالەکەی جەنابتە ئەم 70% کە حەزەکەن شەو هەڵسا خەوتن و هەڵسان لە خەو سەر بە تەن جمهوری ئیسلامیەوە نەبێت ئەم 70% دەبێ دیارە ڕفێقەکان باسی سازماندەییەوەمانیان کرد ئەمە لازمە وەلێ ئەمە کارێکی لاکپشتیە کارێکی توولانیە بە نەزەری من ئەم خەڵکەی کە 70% بە ئاشکرا دژ بە جمهوری ئیسلامی لە هەموو جێگایەکە لە تریبۆنە ئەلەنیەکانە دەڵێن ئێمە ڕێی ئێمە سەرنگونی جمهوری ئیسلامیە دەبێ بڕژێنە شەقامەکان ئابانی 98 تکرارکەنەوە لەوە وەسێتر جبهەکان ئەوەز بووە ئێستا جمهوری ئیسلامی لەو پەڕی لاوازی خۆیەتی و جبهەی خەڵک و ئازادی خوازی و ڕەهایی لەو پەڕی قودرەتی خۆیەتی ئەمە دەبێ بە لەم مەسەلەیە هێرشت کرێتە سەر سندوقەکانی جمهوری ئیسلامی ئەو کەسانەی کە سێ پایڕێی ڕسوا کرێن بە معنای واقعی ئەو کەسانەی کە ڕێدەن بە جمهوری ئیسلامی یعنی ڕێدان بە فەقرە بە برسێتیە بە سەرکوتە بە زیندانە بە ئێدامە بە سەنگسارە بە زیندان و شکنجە و هەمووی ئەم بەدبەختیانەکە 42 ساڵە جمهوری ئیسلامی بەسەر کۆمەلگای هێناوە. هەڕسایی دەنگن نییە
ببورن من بۆەوەی کە دەنگ ناتەوە مەجبور ماکەکەم بەسم سپاسانەکەم هاوڕێیان عەبدوڵڵا دارابی ئەبوو شەریفزادە ئیبراهیم باتمانی و هەروەها ئیسماعیلی وەیسی بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکان و هیوادارم سوودتان وەرگرت بێ و داواکەم لە ئێوەی بینەری خۆشەویستکە بیرروڕای خۆتان بە ئاگاداری کومیتەی کوردستانی بگەێنن پەیوەندی بکەن لەگەڵ ئەندامانی کومیتەی کوردستان لەگەڵ ئەم چوار هاوڕێ لەگەڵ هاوڕە ساڵی سەرداری لەگەڵ هاوڕێ مەلەکەی عەزەتی و هاوڕێ هومایونی گودازگەر و هەروەها سایدی یەگانەکە ئەم هاوڕیانە کە 42 ساڵە خەبا دەکەن دژ بە ڕژێمی جمهوری ئیسلامی ئەزمموی گەورەیان بەدەستەوەیە بۆ ئەوەی کە ئێوە یارمەتی بکەن بۆ ڕێکخراوبوون بۆ مبارزەیەکی جدیتر دژ بە ڕژیمی هاری ئیسلامی سەرمایە تڕۆیان بکەن ئەو کەسانەی کە ڕێیەدەن ئەو کەسانەی کە خۆیان هەڵبژاردووە بۆ مرۆشەح کردووە بۆ نمایندگی بۆ شۆڕاکان کە سەرنوشتی خۆیان بە سەرنوشتی جمهوری ئیسلامیەوە بندەکەن نەمان بۆ جمهوری ئیسلامی هەربژی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان سپاسانەکەم بۆ بەژارتان لە بەرنامەی هاوڕێیان دووبارە بۆ بینەرانی خۆشەویستیش